لە بارودۆخێکدا کە حکوومەتە ناوەندەکان لاوازن کێشەی کورد دەچێتە پێشەوە و جۆرێک لە پێکاتن دەکەن بەڵام کە هێز و توانەکان وەردەگرنەوە نکولی لێ دەکەن و شەڕ و منمنانی لێ پێدێت. لە تورکیاش کە ناوەندێکی گرنگی ئەم کێشانەیە و بەشێکی هەرە زۆری کورد کە پێی دەڵێن کوردستانی ناوەندی و کوردستانی مەرکەزی بندە سەڵاتی دەوڵەتی تورکیایە و ئەویش لە 100 ساڵی ڕابردوودا نکۆڵی لە مافەکانی کورد کردووە بە ئاگر و بە ئاسن و بە سوپا ویستێتی لە بینی برێ بەڵام تا ئێستا سەرکەوتوو نەبوو ئەو ئامانجەی بەدی پێێنێ. ئەگەر شۆڕشی کورد لە 100 ساڵی ڕابردوودا توانیوێتی ببوورە نەک شۆڕشی کورد ئەگەر دەوڵەتی تورک توانی بێتی نکوڵی لە کورد بکە بەڵام سەرکەوتووەنەوە نەبووە لەوەدا کورد لە پێناسەکەی خۆی بسڕێتەوە قەنەعەت بە کورد کە واز لە خاکەکەی بێنێ بە پێچەوانەوە ئێستا بزاوی کورد لەو پارچەی کوردستان لە هەموو پارچەکانی تری کوردستان بەهێزترە. بەڵێ بێگومان هەمووی پەیوەندی بەیەکەوەیە. کورد لە کەرکوک هەیە، لە برا دۆست هەیە، لە باکوور هەیە، لە ئامەد هەیە. پێشوە چوون و هەڵکشانی کورد لەمانە بۆ دوژمنانی کورد قورسە وەرگرتنی و هەرسکردنی دەبەرەوە کە لە کەرکوکدا ئەمڕۆ کورد قوربانیکی گەورەی بۆ کەرکوکداوە. کەرکوک لە مادەی 140 دەستوری عێراقا ئەگەرچی لە 2007ەوە جێبەجێ نەکراوە بەڵام زیندووە و ماوەتەوە و تاکو و مناڵێکی کورد و لایەنێکی کورد مێنێ نکوڵی لێ ناکاوە خەباتی سەرسەختانەی لەسەر دەکاوە. گەر پێشوە چوونی کورد کە ئێستا نەک کێشەکە لە چوارچێوەی عێراقدا چۆ بۆ بە کێشەیەک و قەیرانێکی دەولی و ئیقلیمیش لە تورکیاش هەوڵ دەدەنەوە ئەوەی چارەسەر بۆ پرسی کەرکوک نەدۆزرێتەوە. پارێزگەرێکی کورتی بۆ دەنرێ. هەموو ئەمانە پەیوەندی بە لێوە فشار دەکەن. بەڵێ بێگومانەوەی لەسەر چاوە میدیاکانەوە باز دەکەن فشاری زۆری دەوڵەتی تورک لەوانێت لەسەر لایەنە کوردستانیەکانی ژەبێ بۆی کەوا پرسی کورد بەم شێوە بمێنێتەوە بەو شێوەیەکەوە کورد بە شاڵاوێکی تر بکەوە کورد ناچار بکەن بەڕاکردن و بەچۆڵکردنی ئەو شارەوە. ئەوەش لەوانەیە لە ئاستی ڕژێمەکانی پێشووتری وەکو سەدام حوسێنە لە سەختترین قورس و باردا ئەویان بۆ جێنەکرێ بێت لە ئێستادا کە عێراق لە بارودۆخێکی تردایە کە عێراق سەرۆک کۆمارەکەی کوردە عێراق لە دەستوورەکەیدا بە فەرمی ئیقرار بە مادەی 140 کراوە کە کورد سوورە لەسەری و مکوڕە لەسەر ئەوەی کەوا ڕۆژێک لە ڕۆژان بیگەڕێنێتەوە بۆ سەر هەرێمی کوردستان لەوانەیە لە ئێستادا نەتوانن ئەوانەی کە لە ساڵانی ڕابردوودا بۆیان نەکراوە ئێستا جێبەجێ بکەن. کێشە و ململانیەکان بە تایبەتی کێشەی کەرکوک کورد لە ڕۆژ ئاوای کوردستان لە هەموو شوێنەکانی تر کە دایمەن بەرەو هەڵکشانی با بەرەوەی با کە چارەسەری نەکا بەرەوەی با لەسەر ڕێڕەوە ڕاستەقینەکەی خۆی کە بزاوێکی نیشتیمانی نەتەوەی ئازادی خوازە بیکا بە بزاوێکی و بیکا بە بزوتنەوەیکی تیرۆریستی و چەتە و ڕێگری وا نیشانی هەموو جیهان و ڕای گشتیشی بدا بەڵام ئەوان لەوەدا شکستیان هێناوە و نەیان توانیوە بە نمونە لە ماوەی ساڵانی ڕابردووە نەیان توانی ئەم ئامانجەیان بە ئاگر و بە ئاسن و ئێستاشکەوە ئۆپەراسیۆنی تر بکەن و لە کێشی تر بکەن بێگومان ناتوانن بەو ئامانجیان بگەن. باشترە بۆ دەوڵەتی تورکیا بگەڕێتەوە بۆ سەر مێزی دانووسان و توێژ و بڵێ بێگومان وتم لە پێشتری وەڵامی پرسیاری پێشتەوتم بە جۆرێک لە جۆرەکان فشاری هەیە لە ئەوانەی کەوا وابەستن پێوەی ئەم بە بارودۆخی کەرکوک دەزانین کە ئەوان کاریگەریان دەبێەوە دەخوازن و ئێساش هەر ڕۆژێک باسی ئەوە بکرێت کەوا هێزی پێشمەرگە بگەڕێتەوە بۆ کەرکوک بە جۆرێک لە جۆرەکان بشیبەکان بێ ئەوانەی هێزە وابەستەکانی تورک خۆی لە بەرەی تورکمانیدا نیوتۆرانی دادەبینێتەوە دەنگی ناڕزایی و نیگەرانیان لێبەرز دەبێتەوە. بەڵێ بێگومان بێدەنگبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتێکی ئیقلیمی پێدەچێ ئەوە زیاتر اختصاسی حکوومەتی فیدراڵی عێراق بێت کە ئەرکی پاراستنی سنوورەکان و سەروەری خاکی عێراقا دەکرێت نوێنەرانی کورد لە ڕێگەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە لە ڕێگەی حکوومەتی ناوەندیەوەکەوە دەنگی ناڕزایی بەرامبەر پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە هەرێمی کوردستان کە بەشێکەوە هەرێمێکی فیدراڵیە لە حکوومەتی عێراقدا بەر بەو تەجاوز و دەستدرێژی و پێشێلکاریانی سنوور و سەروەری خاکی عێراق و کوردستانیش بکرێت.